خوای گەورە لە تاوانەکانت خۆشە بێ و بە ژمارەی تاوانەکانیش خێر و چاکت بۆ دەنووسێ. واتە ئەگەر کەسێک لە ئێمە خوای گەورە ئەو بەهرەیەمان پێ ببەخشێ، ئەو نیعمەتەمان پێ ببەخشێ لە گوناهەکانمان خۆش بی، ئەگەر بۆ نمونە ملیۆنێک گوناهمانەیە، 1 ملیۆن گوناه، خوای گەورە بەهۆی ئەو مەجلیسەوە لە ملیۆنە گوناهەکەت خۆشە بێ، 1 ملیۆن گوناه حەق الله حەقی خوا هەمووی سفر دەبێتەوە. لەگەڵ ئەوەشا خوای گەورە 1 ملیۆن چاکەیش بۆ نووسێ بە پێی ژمارەی خراپەکانت، بە پێی ژمارەی تاوان و گوناهەکانت. ئەمە ئینشاڵڵا خێر و بەرەکەتێک گەورەیە. ئینشاڵڵا ئێوەش ئامادە بن بە کەمی مەزان کاتێکە لە شوێنێکی ئەوە ئامادە دەبن لە هەمووشی خۆشتر ئەوەی کە ئینشاڵڵا کۆتایی بە قسەکان دەهێنم، ئەو حەدیثەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە کاتێک پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم، خوای گەورە دەفەرمێ هەر کەسێک لە نەفسی خۆیدا یادی من بکات، منیش لە نەفسی خۆمدا یادی دەکەم، لای خۆم یادی دەکەم، فڵان کەس ئێستا زیکری من دەکا، یادی من دەکا، منیش یادی دەکەم. جا تۆ دەتوانی ڕۆژانە وەها بکەی خوای پەروەردگار باسی تۆ بکات. و هەر کەسێک خوای گەورە دەفەرمێ هەر کەسێک لە ناو کۆمەڵێ خەڵکدا باسی من بکات، یادی من بکات، ناوی من بهێنێت، ئەوە من لای کۆمەڵێک کەس ناوی ئەو دەهێنم، ئەو کەسانە دەهێنم کە ئەو کەسانە کەسانێکی خەیر و چاکن کە کۆمەڵێ مەلائیکەی بەڕێزن سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. بۆیە ئەگەر ئەم مەجلیسە خوا لێتان قبوڵ کە و لە هەموو لایەکمان قبوڵ کە، ئینشاءڵڵا ئەوە خۆشیەکەیەتی کە خوای پەروەردگار ئێستا و کە دەرزەکانی پێشوش و هەفتەکانی مانگان و ساڵەکانی پێشوش کە دەرسان خوێناوە، ئەوە نیعمەتێکی گەورەیە کە خوای پەروەردگار لە سەروی عەرشە و لای مەلایکەکان دەفەرمێ ئێستا کۆمەڵێک دانیشتون لە فڵان شوێندا باسی من دەکەن ئەی مەلایکە بەڕێزەکان. ئەو فەخر و شانازیە زۆر گەورەیە. ئەگەر ئێستا خوای گەورە لە سەروی عەرشە و باسی ئێمە بکات، وەڵڵا نیعمەتێکە گەورەترین نیعمەتە. جا ئەگەر ئێمە شایستەی ئەوە بین دەبێت سپاسی خوا بکەین. داواکەم لە خوای گەورە میهرەبان لەو کەسانەمان بگێڕێ کە ئێستا و پێشتریش مامۆسای بەڕێز کە دەرزی وتووە ئینشاءڵڵا لەو کۆمەڵە بین کاتێکە خوای گەورە لە سەروی عەرش و باسمان بکا و بڵێ بفەرمی ئەوانە باسی من دەکەن، باسی گەورەی و دەسەڵاتی من دەکەن، باسی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا دەکەن صلی الله عليه وسلم. ئەوە شەرەف و ڕێز و حورمەتێکە خوای گەورە بە هەموو کەسێکی نادا. بۆیە ئەم مەجلیسانە بە کەمی مەزان ئامادە بن تێیدا، بۆی خوای گەورە لێتان خۆش بێ، بۆی خوای گەورە خراپەکانتان بۆ بگۆڕێ بە چاکە. جاگە تۆ هەموو ڕۆژێ لەم شوێنە ئامادە بی، هەموو ڕۆژێ خوا لێت خۆش بێ، هەموو ڕۆژێ خراپەکان کە ئەنجامت داوە لە بینی ئەو دەرزانە هەمووی خوای گەورە بۆت کا بە چاکە. ئیتر چیمان دەوێ ئێمە؟ دەمانەوێت خوا لێمان خۆش ببڕینە باشتەوە. داواکەم لە خوای گەورە میهرەبان لە گوناهەکانمان خۆش بێ، یا ڕەبی خوای ئاخرمان بەخێر بگێڕی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوای گیان ئەم مەجلیسانە بکەیتە کەفارەتی گوناهەکانمان، لەو کەسانەمان بگێڕی لای خۆت، لای ذاتی خۆت، باسمان بکەی بە چاکە و خێر. خوای گیان لەو کەسانە بین گوناهەکانمان بگۆڕی بە چاکە بۆمان. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.